هاوکاری دەستگای ژیان نەخۆشانی بەرکەوتوانی چەکی شیمیایی لێرە دەبینین لەم ساڵدا 140 فایل کراوە بۆ خەڵکی وە کۆی ئەو فایلانەی کە بۆ بەرکەوتوانی چەکی شیمیایی کراوە سەردانی دەستگای ژیانی کردو لە ساڵی 2012 فایل کراوە لە ساڵدا 500 دانیشتنی دەرونی و جەستەیی بە گەوران و منداڵانەوە کراوە و بەردەوامە لە خزمەت گوزاریەکانی لەناو نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی شیمیایی چی لە ڕووی جەستەییەوە چی لە ڕووی دەرونیەوە و چی لە ڕووی عیلاج تەبیعیەوە و هەروەها لە ڕووی بینینی منداڵان کە نەوەی بەرکەوتوانی چەکی شیمیایین ئەوانیش لێرە دەبینرێت و هەروەها لە ڕووی کاری کۆمەڵایەتیەوە کە خۆشبەختانە پاساڵ دەستگای ژیان بڕیاریدا بەکردنەوەی ئەم بەشەیە هاوکاریشی باشی وشیارکردنەوەی ژنان دەکات لە ناوچەکەدا بەپێی ئەو توانایی کە هەیە لەکردنەوەی خوول و هەروەها لە وەرگەرخستنی تواناکانی ژنان لە ناوچەکەدا. ئاماجمان لەم پرۆژەیە بۆ ئەوەیە ژنان بینە دەرەوە لە ماڵەوە بۆ ئەوەی بەسکردنەوەی ئاستی هۆشایی و تەندروستیان و هەروەها بۆ دەستگرۆی ئافەتان بن بۆی بنەخاوەن کاری خۆیان و بنەخاوەنی ئابووری سەر بەخۆی خۆیان و هەروەها ئامانجی سەرێکی ماوەکو وتم سەرەتاش هێنانە دەرەوەی ژنانە بۆ دەرەوە بۆ لێوارگژێ و تەنگ و چەڵەمی ماڵەوە دوورکە.